خۆشەویستان سڵاوتان لەبێ و لەگەڵتانە بەردەوامین ئەچینە لای یەکەم تۆر و گفتوگۆی ئەمڕۆی پرۆگرامەکەمان کە باس لە فرەجوڵەیی منداڵەکەی بابزانین فرەجوڵەی چییە لە منداڵە و ئایا چۆن دەرئەکەوێت و ئایا نیشانەکانی چییە کە باسی فرەجوڵەیەکەین لە سەرەتایە لەگەڵ هاوکارم ساحەر باسیەوەمان کرد کە ئێمە هەمومان لە مناڵی خۆمانە کۆمەڵی یادگاریمانەیە کۆمەڵێک شێوازی ژیانی جیاوازمان هەیە ئەوی شەریەکە و بە کۆمەڵی یادگاری جیاوازەوە ینی هەندێکمان زیاد لە پێویستی خۆمان جوڵەمان هەبوو مە تۆزێ بۆ کوڕان زیاتر باسەکەم باشە کچان تۆزێک هێ من و لەسەر خۆترن هەستمان کردو دایم هەڵپەمانە بێ ڕاکەین بە دوای شتێک وزەیەکمان تیا بۆی تر دوای نانەکەمان پێخورابێ خەومان لێکەوتووە بەڵام شێوازێکی ژیانی زۆر تەندروست و ئازادانەمانە بوو ئازادانەکە چۆن مناڵ دەرگای لەسەر داناخرا مناڵ ئەیتوانی ئەوەی کە هەستی پێکاوەی حەزی پێکا دەری ببڕێ بەخوا ئەوەنش پێداویستی نەبوو لە بەردەستە ئەوەنەش یاریکردن نەبوو لە بەردەستە ئەچیتە کۆڵان لەگەڵ 5-6 مناڵیکەیە بۆ خۆت یاری دەکرد فێری لایانی کۆمەڵایەتیە بووی فێری زمانێکی پاراوە بووی تێکەڵی خەڵکە بووی چاوتەکرایەوە هەست دەکرد دراوسێ چێیە حەزی لە خواردنەکرد تێکەڵی خەڵکە بوویت قاچ برینارە بوو بەخوا سەری شەشکا بەخوا بە گریانی ژەهاتیتەوە بەڵام هەستێ کرد متمانەیەکە بەخۆتە ئەمە بۆ چێم نمونێمێنایەوە لەگەڵ ئێستا و شێوازی ئێستا کە هەموو شتێ بەردەستە و هەموو پێداویستیەکان بەردەستە و مناڵ بەر هەوای سارد و گەرم ناکەوێت بەڵام بەداخەون کە زۆر جاری بینین ناڵەکە ناتوانێت بۆ 3 دقەش سێری چاوی تۆ بکە کە تەمەنێکی گەورەشیە چکە بنەمایەکی باشماندانەوە ئەمە بۆ کەسێکی ئاسایی ئەو مناڵانەی کە فرەجوڵن کۆمەڵی دەستەواژەمان لە ڕابردووە بەکارێنایتر لە ماڵەوە بێ لە خوێندنگە بێمان و دانیشە عاقڵ بە هاروهاش عجول ئەمانە هەمووی خەڵن ئەو دکتۆرە بەڕێزەکەمان ئەمڕۆ ئەوشمان بۆ ڕاستەکاتەوە کە چۆن مامەڵی بەدەر لەمە چی بەکاربێنین کەواتەوەی گەگرنگە باسی فرەجوڵە بکەین و مناڵی تەندروست کام منداڵەیە وەگەر مناڵێکیش جوڵەیەکی باشیە بوو چۆن سوود لە موزەیە ببینین چۆن بەکاری بێنین بۆ ئەو بوارەی کە خۆی حەزیلێتی دکتۆر سڵاو لێبێت زۆر بەخێر بێت دکتۆر زانام بەڕێزیان پسپۆری دەرونی و گرفتە هزریەکانن تۆزێ پێشەکەکە چوومەنەوە ئیتر یادگاری خۆمان بێ بۆ منداڵی و ئەو دوو شێوازە ژیانە بێ کە لە ڕابردووە بینیمان و لە ئێستای بینین با جارە بچینە سەر ئەوەی کە فرەجوڵەیی چییە چۆن لە مناڵە دەرەکەوێت سەرەتا دەستان خۆش بێتەوە جوانتان هەڵبژاردووە چکام پێم وایە گرفتی ئێستاە لە ڕۆژگارە گرفتێکی زەق و ڕۆژ بە ڕیژ ڕوو لە زیادبوونەکە فرەجوڵە بە کوردیەکەی بە ئینگلیزیەکەی ADHD کە وەرگیراوە لە Attention Deficit Hyperactivity Disorder یەکێکە لە نەخۆشیە دەماریەکان کە تووشی سەری مناڵە بێ لە دەرەنجامە وای لەکە کەمی سەرنج و تەرکیزی بۆ دروست ببێ و جوڵەیەکی لە ڕادە بەدەر بەبێ سەرنج و تەرکیز لە دەرەنجامە کاریگەری زۆریە بێ لەسەر گەشەی ڕەفتاری و عەقلی و ئەکادمی مناڵەکە بەڵێ خۆی لە ڕاستیە 3 جۆری هەیە جۆری یەکەمیان پێوترێ inattentive ئەمانە زیاتر کچان تووشیە بن ئەم جۆرەیان مناڵەکە ناجوڵێ بەڵام شوێن قانونەکان ناکەوێت گوێڕایەڵ نابێت ڕوونە ناجوڵێ وەکو مناڵێکی ئاسا جوڵەی کەمترە نیەتی بەڵام شوێن ڕێنمایەکان ناکەوێت لە مەکتەب لە ماڵەوە بە زۆری کچان ئەم جۆران تیا دەرەکەی بۆ زمە و معنایە کوڕ ئەمەی نییە جۆری دووهەم هایپەرەکتیڤیتیە ئەمە مناڵەکە بە قسەتەکە بەڵام زیاد لە حەدە جوڵێ جۆری سێهەم کۆمبای دەبا بڵێن تێکەڵی هەردووکیانە یەکە گرن ئەم دوانە و مناڵێک هەیە کە هەردوو جۆرەکەی تیا باشە هەندێک جار گوێگری هەندێک جار زۆرە جوڵێ باشە بەر لە بچینە لای ئەوەی کە لە چ تەمەنێکا دیاریەکرێت چۆن نیشانەکانی دەرەکەوێت بۆ چوونە چی بوو لەگەڵ پێشەکەی من دکتۆر لە ڕاستیە واقع زۆرم پێخۆش بوو ینی هەستەکەم باش خوێندوتەوە لەسەر ئەمەیان ئەزمونێکی باش تێ لە تێگەیشتن و تێڕوانین بۆ ئەم حاڵەتە لە نێوان ڕابردوو ئێستاە بەڵێ وایە شێوەی ژیان کە گۆڕانکاریی قوڵ و گەورەی بەسەرا هاتووە لە هەندێک ڕۆوانێ کاریگەری خراپی لەسەر پەروەردەی مناڵی ئێمە دروست کردووە ئەڵە جاران کۆڵان هەبوو مناڵ کاچۆ دەرەوانێ بەتاڵە بەوە تێرحەزی خۆی قسەیە کرد تێرحەزی خۆی بیریە کردەوە و کەس نەبوو دەستی بگرێ و فێریکە بە مەجبوری مێشکی بەکارێنە بەڵام مناڵی ئێستا
دایم حرەسێکی بەدواوەیە دایم چۆنەڵی لە نزیک دایک و باوکێتی لە مەکتەب لەبەروی بۆ نمونە مەکتەبە ئەهلیەکان لەبەروی لە سەریان نەکەوێ مامۆساکان زۆر چاوکراو کراون بۆی چاوێن لە مناڵەکان بێت لە ماڵەوانێ بۆی مناڵەکان باشترین پەروەردەی بۆ دروست ببێ دایکەکە زۆر بە نیزام بە قانون وەزائیدەن بێئاگاین لەوەی کە و خۆراکەی کە ئێستا لە کوردستان بە زۆری ئەخورێ لە ڕووی کوالێتیەوانێ باش نییە هەموو ئەمانە بەڵێ کاریگەری خراپیان لە سەم ناڵ هەیە و پێشەکێکە و لەجێ خۆی بوو. دکتۆر جا ئێستا یەک بابەت هەیە ئەم وشە زۆر ئاسان بەکارەهێنن بەڵام بەڕاستی ئەبێ مناڵێک شتێکی تیاابێ هەر ئەگەر زۆر هاتو ڕۆژت ئەگەر هەرگوێی نەگەر ئەکرێ پێی بووترێت بۆ نمونە ئەم ADHD هەیە یاننا یان پێویستی بە دەستنیشانی تۆزەقڵتر هەیە ئەوە زۆر ینی پرسیارێکی جوان بوو چکە ینی زۆر بە غەڵەت ئەڕوانرێتە ئەم بابەتە ئێماڵین ئەم ADHD نەخۆشیە نەخێر هەموو جوڵەیەک نابێ بە ADHD هەموو مناڵێک کە زۆر جوڵە نابێ بە ADHD چکە مناڵ لە چەند حاڵەتێکا زۆرە جوڵێ یەکێک لەو حاڵەتانە ئەگەر مناڵ کێشەی غودەی هەبوو ئەوە بە تەبیعەتی حاڵ ئەو گرفتە و نەخۆشیە کە تووشی غودەی مناڵەکە بووە وا ئەکا مناڵەکە زۆر بجوڵێ دوو ئێمە بە پێی تیۆری هاوارگاردنەر هەر جۆر زیرەکیمان هەیە یەکێک لە جۆرەکانی زیرەکی موڤمنت ئینتەلیجەنسە زیرەکی جوڵەی ئەگەر مناڵێک زیرەکی جوڵەی هەبوو بە تەبیعەتی حاڵ زۆرە جوڵەیە یعنی ئەو جوڵەیە نەک خراپە بەڵکو زۆر زۆر چاکە جۆری سێهەم با بڵێن حاڵەتی سێهەم مناڵ کە زۆر تایە جوڵێ هەندێک مناڵ هەیە خۆیان بە تەبیعەت کەسێکی بە جوڵەن سروشتی خۆیان وایە کەسێک نوزەیان زۆرە جۆری چوارەم یان با بڵێن جوڵەی چوارەم ئەگەر ئەمانە نەبوو ئەنجابێ بە با بڵێن ADHD ئەمە لەلایەکی کە ئێمە حاڵەتێکی کەمان هەیە ئەمان نەخۆشی نییە پێوتری ADD Attention Deficit Disorder مناڵەکە تەرکیزی نییە کێشەی تەرکیزی هەیە تەرکیزی خراپ و لەبەروی تەرکیزی نییە زۆربەی جار وا دەرەکەوێت کە با بڵێن فرەجوڵە بێ بەس لە ڕاستیە فرەجوڵە نییە ئەگەر دیقەتی ناوەکەشی بها ADD ئێچەکەی تیانەمانی هایپەرەکتیڤ نییە ناجوڵێ بەس کێشەی تەرکیزی نیای لێرەشا زۆر جار تێکەڵەکرێ مناڵی کەم سەرنج و کەم تەرکیز فەرقی هەیە لەگەڵ مناڵی ADD کە کەم تەرکیزە کاتێ و بە پشکنین بۆتان دەرەکەوێت کە بەڕاستی لە ڕاستیە لە تەواوی جیهانە هیچ پشکنینێکی پزیشکی نییە بیسەلمێنێ بڵێ ئەم مناڵە ADHD هەیە بە پێم فەحسا ڕاستە هەندێک فەحوساتەکرێت لە ڕۆی پزیشکیەوە بەس لە ڕاستیە زیاتر دەستنیشانکردنی مناڵی با بڵێن ADHD لە ڕێی ڕەفتاریەوە بێ باشە پسپۆرەکە ئەڕوانێتە ڕەفتاری مناڵەکە و ئەبێ ئەم ڕەفتارە لە قوتابخانە لە ماڵەوە لە کۆڵان بۆ ماوەی 6 مانگە بێ ئەم ڕەفتارە بە هەمان وزە تقریباً بەردەوام بێ ئەنجا پێوە چۆنن ئەمان شەڕەنگێزن ئەمان چۆنن گوێ نایەن زۆر بابەتی شەڕەنگێزی ئەچێتە زمنی نەخۆشیەکەوانێت تەمان ئێمە مناڵ کە ADHD هەبوو مامۆستا بە خێوکەر دایک و باوک ئەگەر زانیاری نەبوو لەسەر ئەم نەخۆشیە مناڵەکەی زۆر شکانەوە و لە قاڵبیە و سەرزەنشتی کردوە کردی ئامانج و بە بەردەوام بە مناڵێکی هەر لە قەڵەمیە ئەکرێ مناڵەکە تووشی نەخۆشیەک بێ پێوتری behavior disorder نەخۆشی ڕەفتاری ئەنجام مناڵەکە دەسەکا بە کێشەی ڕەفتاری و بە دیوێکی کا بینەران ینی زۆر گرنگە ئەمان لەلا ڕوون بێ ئەگەر مناڵێک behavior disordeری هەبێ هەر زۆرە جوڵێ مناڵێک ADHD هەبێ هەر زۆرە جوڵێ بۆی زۆر جار ئەو کەیسانەی کە بینیومانن کێشەی ڕەفتاری هەبووە نەک کێشەی با بڵێن ADHD چاکەی ماڵێن ADHD لە ڕووی نێرۆلۆجیوانێ پریفرۆنتال لۆبی مێشکیان بەشی پێشەوەی مێشکیان با بڵێن کەمێک جیاوازتر لەگەڵ مێشکی مناڵی ئاساییە و بەشێک هەیە لە ناو دەستگای لمبیک سیستەما لە قوڵایی مێشکە پێوترێ ئەمێگداڵی مناڵانی ADHD هەندێک لە توێژینەکان دەڵێن قەبارەی کەمێک بچووکترە کە سەرجەم بەرپرسە لە بەڕێوەبردننی هەڵچوونەکانی ئینسان ڕوونا کاتە مناڵەگەر ADHD هەبوو لە ڕووی هەڵچوونیەوە ئەکرێ گرفتی هەبێ کە گرفتی هەبوو تۆ زەرسەنشتت کە تووشی نەخۆشی ڕەفتاریەکەی بۆیە ئێمە کاتێکە دیقەتیانەین مەسەلەن ئەو مناڵانی کە ADHDیان هەیە ئای کۆنتاکتیان خراپە من قسە بۆیە واکەم ئێوە سەیری منەکەن بۆی لێم تێ بگەن بەس مناڵی ADHD ناتوانێت سەیرت بکە و کاتێک ئێمە باسی ئەتێنشنەکەین تەرکیز لە ناو مێشکایەک جۆر نییە چەند جۆرێکی هەیە
و هەموو هەستەوەرەکانی ئینسان تەرکیزیان لەگەڵایە تەرکیزی بیستن تەرکیزی بینین تەرکیزی بۆنکردن تەرکیزی تامکردن مناڵانی ADHD تەرکیزی چاویانە تەرکیزی گوێیان خراپە ناتوانێت سیرت کا بۆ ماوەیەکی دوور و درێژ بۆ نمونە یەکێک لە جۆرەکانی تەرکیز ئالتەرناتیڤ ئەتەنشنی پێوترێ مرۆڤ بتوانێت لە یەک کاتە هەر دوو نیوەگۆی مێشکی بەکاربێنێ لە یەک پرۆسەیە لە یەک ئیشە مەسە مناڵێک ئەگەر ADHD هەبێ ئەمە بۆی قورسە یان بۆ نمونە سەبستانە تەنشنێکی کێ لە جۆرەکانی تەرکیز مانەوەی چاویان گوێ لەسەر بابەتێ بۆ ماوەیەکی دوور و درێژ بتوانێت تاک ئەو توانایی هەبێ ئەسم بۆ دەرسەکانی قوتابخانە 40 دقەیە ستانداردە لەسەر مێشکی منە تەحملی مێشکی مرۆڤ ئەمە دروست کراوە بۆچی محاضراتی جامعە دوایی کە خوێندکارە چێتە زانکۆ محاضرات دەبێت بە 2 ساعت و 3 ساعت لەسەر ئەساسی تەرکیزکردنی خوێندکار ئەمە ڕێک خراوە مناڵی ADHD ناتوانێت ئەو ماوە زۆرە تەرکیز بکە بۆیە کە مناڵ ئایت کۆنتاکتی نابێ ئەمە یەکێکە لە ناسەرەوەکانی و باڵەفڕەی هەیە ناتوانێت لە شوێنی خۆی دانیشێ و لە پۆلا شوێنی خۆی بەجێ هێڵێ بەبێ ئەوەی گوێ باتە ئەوەی کە مامۆساکە پێی وتوە بیرێکێ و بیرچوونەوەی زۆرە و شدوونکردنی زۆرە و هەڵبەز و دابەزی زۆرە لە ماڵەوە لەسەر قەنەفەکان ئەڕوا و مەسەلەن لەسەر یاریەک بۆ ماوەیەک نامێنێتەوە لە ڕووی ئەکادمی و تااقەتی نییە زۆر پابند بێ بە نووسین و خوێندنەوە و ئەوانەیە لە کلاسەوە زۆربەی جار کێشەی ڕەفتاری بۆ دروستە بێت لە ڕفیقەکانیەیە زیاتر لە ڕێگەی ئەم ڕەفتارانەوە کە بۆ ماوەی 3 هەفتەوە بۆ سەرەوە ئەم ڕەفتارانە بەردەوام بن ئەتوانین بڵین ئەم مناڵای دێ زۆر باشە دکتۆر جا من ویستم لە یەک خاڵات تێپەڕ نەبین یعنی زۆر گرنگەمان پەیوەستە بەم فرەجوڵەی مناڵە چکە ئەمەی بەڕێزی تێ لە ڕووی زانستیەکەەوە زۆر گرنگە کە هۆشیاریمانە بێت لەسەری بەڵام ئەبێت تۆزێ لەگەڵ واقعی ڕۆژانە شابین ینی دایکێک ئێستا گەر بینەر ئێمە بێ مناڵەکەی بینێت هەموو مناڵێک سروشتی خۆیەتی لەوانەیە نەزانێ مەزۆپایە گەرمە دەستی لێبە بەس کە دەستی سوتا جارێکە ناچێتەوە بەلایە باشە ئەمۆک سروشتی خۆی هەندێ مناڵمانەیە جوڵە ئەکا شتێکە شکێنێ دایکەکە تو ڕابێ بەڵام چەند دقەیەک ناخێنێت و هەماش دەکاتەوە لەگەڵ مناڵێک جیاوازە کە جارێکی تر نایکاتەوە ئەگەر دایکی هەستی کرد مناڵەکەی ئەو جوڵانەی کە هەڵێ و لێشی تو ڕابێ و هەستی پێناکە ئەم هەر بەردەوام بێ لەسەریا ئەما چێتە چوارچێوی فرەجوڵەیەوە یاخود چی پێوترێ ناچێتە چوارچێوی فرەجوڵەیەوە کەمی تەرکیزە مناڵ کە لە دایک هەبێ بەڵێ مێشکی ئەم مناڵە گەشعاکە تەواوی ئەو شتانی من و تۆ ئێستا لەم ژیانە ئیزانی لەم گردونە پێی پێبین و معلوماتمان هەیە لەسەری تەواوی ئەم زانیارە ناو بۆکسی سەرا کۆبۆتەوە باشە مێشکی ئینسان 86.8 لەبەر دەمادانێ بە تەقریبی نێرۆترانسمیتەری تایە ئەم نێرۆترانسمیتەرانە زانیاری هەڵەگرن کاتێک مناڵ گەشاکە نێرۆترانسمیتەرەکانی گەشاکە دقیق پێویستە لە کاتی خۆیان فێربوون ڕووبە مناڵ لە ئەزمونەوە زۆر فێرە بێ مناڵی ئێستا کەم ئەزمونە بۆ چکە زۆر دەستێ گیرێ ئێمە ئەوەی مناڵە پارێزین تووشی ڕووداو نەبێ ئەو نە فێری ناکەین لە ڕووداوەکانەوە فێر بێ ئەمە زۆ مهمە فێری پرسیار بێ بەڵێ فێری پرسیار بێ بەسەر یەکێک لە باشترین ڕێگاکان بۆی مناڵ مێشکی گەشە بکە و فێر بێ وشەی وای بۆی زۆر لەگەڵ بەکارە بێنە بۆ واکەی بۆ حەزەکەی بچین بۆ ماڵی نەنە بۆ وات کرد ئەگەر توانی وشێ وەڵامی هەموو بۆکان باتەوە مێشکی گەشاکە بۆیە لەویا بە بۆچوونی من پەیوەندی بە گەشەی مێشکی مناڵەکەەوە هەیە کە ئەم مناڵە فێر نەبووە زانیاری نییە و ئەگەر هەر دیقەتی ناوی ئینسانیش بێ ئینسان لە نسیانەوە هاتواتە بیرچوونەوە ئاسایی ئێمە شتمان بیر بچێ و مێشکی ئەو مناڵە لەو تەمەنایە بە قەرمێشکی ئێستای من و تۆ گەشەی نەکردووە بۆی زۆر ئاساییشتی بیر بچێتەوە زۆر ئاسایە نەیزانێ چکە مناڵ لەو تەمەنایە نایزانێ ئەرکی دایکێکی بەڕێز یا باوکێکی بەڕێز پێش ئەوەی خواردنی بۆ ئامادە بکە و پاک ڕای بگرێ و نێڵێ نەخۆشکێ و نەخۆشکە و چاکی کاتەوانێ بە بۆچوونی من لە هەر قۆناغێکی تەمەنی مناڵیە فێری کات با فێر بێ چکە باشترین هەدیە بۆ ئایندەی مناڵەکە کە غەڵەتێکەکە فێری کا غەڵەت نەکا نەک بیپارێزێت جارێکی کە و غەڵەتە نەکاتەوە خۆش جا دکتۆر ئێستا یەکێک لەو خاڵە هەرە گرنگانە ئەوەیە چۆن لەگەڵ ئەم مناڵانەیە مامەڵک لە ماڵە بوون منە زۆر دێن و ئەڕەنیان ئەگەر زۆر شتێکیان پێڵی گوێ ناگرن تۆزێک زۆر لیان تووڕابن لە قوتابخانە هەر لەوانەیە ئەسڵان زیاتر گرفتیان بۆ دروست بێ چون نەهاقینێ مامۆستایەکە 25 مناڵ لە بەردەسێتی فریان ناکەوێت زۆر دڵبابم زۆر لەگەڵ ئەمە خۆی با بڵێن کاتی بۆ دابنێ لەم کاتانە دروستترین ڕێگە بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەمانەیە چێ چون هەندێک جار بەداخەوە مناڵی وا هەیە دایک باوکەکە لێ هیوا بێڵێڵە بۆ نمونە بەخوا بە
لێدانەکە لانێ هەندێک جار جواب باتەوە ئەمە من ئەم گوێم لێ بووە بەداخەوە جا بەڕێزت پێمان بڵێ لە ڕاستیە ئەگەر ئەو دایک و باوکانی مناڵی ADHDیان هەیە لەم زویر نەبنم قسەیاکەم مناوانم خۆشەوێت چکەوان بەدەست خۆیان نییە لە بەرەوەی خودی ADHD هۆکارەکەی هۆکارە با بڵین زۆر بە قووەتەکە کە مناڵ تووشێ بێت جیناتە ینی نە بەدەستی دایکەکەی نە بەدەستی باوکەکەیە وانە بەدەستی مناڵەکە ینی بۆی هاتووە چی بکە بەڵام هەبوونی یەک مناڵی ADHD لە کلاسێکی سی خوێنکاریە تەواوی ئەو کلاسە تێکایەت اینجا ئەلێرە زۆر گرنگە گەرم مناڵە پەراوێز خەیت هەر غەڵەتە چکە و تاکێکە لە کۆمەڵگە ئەکرێ بەرەو باشبوون بڕوە و ئەگەر گوێشی نەیتیان نەزانی مامەڵەی لەگەڵا بکەی دیسان هەر گرفت هەم بۆ مناڵەکە بۆ مناڵانی چواردەوە دروستەکە بە بۆچوونی من چەند پێویستە بیر لەوە بکەینەوانێ چارەسەری مناڵێکی ADHD بکەین دوو هێندە هەسێ و قسە دوو هێندە پێویستە ئیش لەسەر ئەوە بکەین دایک و مامۆستا باوک و مامۆساکان فێرکەین کە چۆن مامەڵە لەگەڵ مناڵی ADHD بکەین ئەبێ هەمانگیشە دەم خۆش و من لێرە زۆر شتێک هەیە من لە ئێوەیە پرسم ینی ئێوە میدیاکارن زۆربەی زۆری هەواڵەکانی کوردستان ئێتە بەردەم و بەرچاوتان ئایا بیستان قات وەزارەتی پەروەردە یان لایەنە معنی و پەیوەندیدارەکان ئیجباری کەن لەسەر مامۆسایان چۆن مامۆسا لە قەبی زانستی لە زانکۆکان پێنادرێ هەتا خولی پیتاگۆجی نەبینێ لەبەر ئەوەی ئێستا ڕێژەی ADHD زۆر بەربڵاوە لە هەموو مەکتەبەکانە وای لێ هاتووە لە زۆربەی کلاسەکانە دانودوانی تایە ئیجبار کرا مامۆستا ئەبێ خولێک ببێنێ پێی بوترێ خولی ADHD چۆن مامەڵە لەگەڵ مناڵی ADHD یاکەی لا ئێمە سپۆر کە هەت تەخەڕوجەکە مەسەلەن کەسێک لە هونەرە تەخەڕوجەکە لە فیزیە تەخەڕوجەکە بەشی فیزیە تەواکە فقط مەشغوڵە بێ بە پسپۆریەکەی خۆیەوە بە سوپاسەوانێ لە ناو قوتابخانەکانە دەرچووی پەروەردەی تایبەت دەرچووی دەروناسی ئەمانە دانراون بەڵام بە بۆچوونی من خوێندنگەیەکی 500 خوێنکاری تەنها یەک توێژەری کۆمەڵایەتی ناتوانێ با بڵین زاڵ بێ بەسەر ئەو مناڵەکە ADHD من کەم مامۆستای فیزیام کیمیان بایۆلۆجیم هەر دەرسێکم لە کلاسەکەیە ئەبێ بەقەدەر کەسێک کە لە مەجای ADHD ئیشەکە زانیاریم هەبێت لە شێوازی مامەڵەکردن لەسەر ADHD لە ڕاستیە فێرخوازان مامۆستایان دایک و باوکان بیریان نەچێ بە توندوتیژی و لێدان مناڵی ADHD کێشەی ڕەفتاری بۆ دروستە بێ و کێشەی کەپتبوونی بۆ دروستە بێ و کێشەی دەرونی بۆ دروستە بێ چونکە زۆر ناخۆشە من شتێ بەدەستی خۆم نەبێت تۆ زەختم لێ بکەی بڵێ بۆ هایت دەی چی بکەم ینی بەدەستی من نییە بۆیەوە قەت مناڵی ADHD بەلیان بە عنف بە توندوتیژی چاک نابێ بەعکسەوە لە پاڵ ADHD-ەکە تۆ کێشەی ڕەفتاریشی بۆ دروستەکەی یەکێکە لە نەخۆشیە باوەکان لە ناو مناڵانە لە ڕاستیە باشتر وایە کەم جار بزانین ئەم مناڵە ADHD هەیە یان نا یان ئەم خەلەلی زۆر جوڵەیە بابەتی چکێ بۆ نمونە یەکێک لە هۆکارەکان کە ڕێژەی ADHD لە مناڵی ADHD زیاکە و ڕێژەی جوڵەش بە شێوازێکی خود نائاگەیانە لە مناڵە زیاکە زیا لە حەدمانەوە بە دیار شاشەوەیە خۆی خۆزگە دکتۆر مادام و پرسیارە و ئاراستەی مەکورێ خۆزگە بووە خۆزگە ورکشۆپی تایبەتە بۆە ساڵانە بۆ هەموو ئەو مامۆسا بە ڕێزانەی کارشێکی پیرۆزیان لەسەر شانە لەوانشە ئەمەش دوولایەنە بێت مامۆساش بە حەقی خۆی بزانێ بڵێ من خولم نەبینیەوە یعنی سا مامۆسایەکی هونەر جیاوازە لەگە مامۆسایەکی بیرکاری و مامۆسایەکی چیمیا و فیزیایە بۆ تۆ پۆلەکەت 25 تەلەبێتیە بەڕاستی کاتەکە 35 دقە 40 دقە داواتێ منهەجێکت داواتی ئەوەی گرنگە منهەجەکە تاواکەوە گرنگ نییە بزانێت دەرونی من چییە ئەم مناڵە فرەجوڵەیە ئەم مناڵە ئۆتیزمە ئەم مناڵە گرفتێکیکەی هەیە ئەم مناڵە کێشەیەکی لەگەڵ دایک باوکیە هەیە بەڵام ئیشەڵڵا ئەم دەورانە ئەبێت و مامۆسای زۆر عزیز و بەڕێزمانەیە یەخوا لە شیان ساغ بێ زۆر جار ئەوان لە زیاد لە کاری خۆیان هەڵەسن بەمە بۆ نمونە ئەڵێ لە باتی 35 دقەکەم لە کیسێ 5 دقەم لە کیسێ باشترە یعنی هەستەکەی کە مناڵە گرفتێکی هەیە خۆی زانیاری هەیە لەسەری دەرسەکە وەستێنێ ئەیکا بە چالاکیەکی کەشێک دروستەکە لە ناو پۆلەکە هەتا یانێن تۆ سەرخۆی و دەیباتەسکەینەوەوانەکە مامۆساشێ لەوانەی ئاوڕانەوەکەی مناڵەکە زڕنۆقی بچێت بۆ نمونە بترسێت وانەکەم لێ تێکمەیە دەرسەکەم لێ تێکمەیە شێوازەکەی کەواتە ئەوەی کە گرنگە هەماهەنجیە یعنی تۆ لە ماڵەوە دکتۆر تۆ مناڵەکەی خۆت بە دڵ و بەجان پەروەردیەکی زۆر باشەکەیت ئەچێتە خوێندنگا لەوانێت تێکەڵی مناڵ بێت و ئاگان لێ نەبێ ئەمەش لە لای تۆ لاچێ ئەوی پێخۆشتر بێ بەڵام لە هەمان شێوەش ئەویش بتوانێت ئەوەی کە تۆ کردوتە هەمان شێوە جێبەجێکە ئەستەکەینە مناڵە بەرە و ئاراستێکی باشە بێ کەواتە گرنگترین شت چەند گرنگە مامۆستا و خێزان گفتوگۆ هەبێ لە نێوانیانە
چکە تۆ ڕۆژانە بەردەکەوێت بە تایبەتی لە ناو سیستەمی خوێندنە ینی تۆ کە ئاوا وەستاویت هەمووی ئەبینی یەکێ شتێکی جیاوازکە هەستی پێەکەی ئەگەرم هەمانجی هەبێ ئەتوانین گرفتەکە لە زووترین کاتە چارەسەرکەین. لە ڕاستیە من دڵخۆشم و گەشببینیشم چکە تەواوی ئەو کەسانەی کە بەرکەوتنم لەگەڵیان هەیە لە سیستەمی پەروەردە کارەکەنیان لە خوێندنی باڵیان لەگەڵ ئەو جیهەتانە کارەکەن کە تووشی ئەم مناڵانە بن، یعنی نێتێکی زۆر بە قووەت هەیە بۆی کە زانیاری وەرگرن بۆی چۆن بزان مامەڵە بکەن. ئەوەی کە گرنگە لێرە ئەو شتێک کە دایک و باوک وەک خێزان پێویستە بۆ مناڵێکی فرەجوڵە بیکە جیاوازە لەو شتێک کە پێویستە دایک و مامۆسایەک لە ناو خوێندنگەکانە بیکە. ئەو شتێک کە مامۆسایەکی فیزیا لەوانەی فیزیا ئەیکا جیاوازە لەو شتێک کە مامۆستایەکی کیمیا لەوانەی کیمیا ئەیکا. یەکەم شت ئەمە لەبەرچاو بگرین. دووهەم شت هەندێک ڕوڵ هەیە، قانون هەیە، ینی گشتیە ئەبێ هەمومان بیکەین. مەسەلەن ضرورە ئەو مناڵانەی کە بۆ نمونە باسی ژینگەی ناو کڵاس بکەین، ئەو مناڵانەی کە فرەجوڵەن بە فرەجوڵە دەستنیشانەکرێن گرنگە مامۆسای پەروەردەی تایبەتیان لەگەڵا بێت. ئەو مناڵانەی کە فرەجوڵەن لە ناو کڵاسا گرنگە لە ڕیزی ناوەڕاستە لە پێشی پێشەوە دابدرێن، لە دووادان نەدرێن. و زۆر گرنگە ئەو مناڵانە لەگەڵ مناڵی تر لە تەنیشتیانەوە نەبێ، خوێندکاریکە لە پاڵیانە نەبێ، بەس خۆیان بێ. و زۆر گرنگە مامۆستا لە ئەسنای کڵاسا زوو ئەتێنشنیان بێنێتەوانێ هەموو 5 دقە جارێکە دەرسەکە شەرحەکە بە زمانی جەستە، بە زمانی چاو وا بکە مناڵەکە تەرکیزی بێتەوە. و زۆر گرنگە ڕۆڵ بێ بە مناڵەکە لە ناو قوتابخانەیە. و زۆر گرنگە زۆربەی مەسەلەن زۆربەی ئیشە جوڵەیەکان بۆ مناڵانە بەبەسێ کە فرەجوڵەن و لە هەمووشی گرنگتر مۆتیڤەیتی بەردەوام. ئەی ئافرین تۆ پاڵەوانی، ئافرین تۆ زۆر باش بووی، ئافرین بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە مامۆستاکە ئەم مناڵە زەق نەکاتەوە لە ناو پۆلێکی سیکەسیە بە جۆرێ مۆتیڤیت بکات. مثلا من بەعامەڵم ئافرین ئێوە پاڵەوانن، بەڵام سەیری ئەو مناڵاکەم کە ADHD هەیە. ئەو وازانێ بە دیاریکراوی لەگەڵ ئەوتە ئەوانی کەش کە سەیری تۆکەن وا نازانن تۆ لەگەڵ ئەوتە. بۆی هەماهەنگی بەڵێ زۆر گرنگە، چونکە مناڵی ADHD ئەگەر بە تایبەتی ئێمە سێ لیڤڵمان هەیە، مایلد و مۆدریت و سڤیر، ئەگەر دەرەجەی ADHD-ەکەی زۆر توند نەبێ ئەکرێ لە ڕێگەی ڕاهێنانی تایبەتەوانێ، ڕاهێنانی تایبەت بە مێشکی مناڵەکە. چکە ئەو شتە زۆر گرنگەیانی بیسەرانی بەڕێز لەلایەن ڕوون بێ با بڵێن زۆر مناڵەکە بجوڵێنی چارەسەر نییە بۆ کێشەی ADHD. چکە کێشەی ADHD مناڵ لە ناو ماسوولکەکانیان نییە تا زۆر بیجوڵێنی تۆ. کێشەی ADHD مناڵ لە ناو سەریایەتی، لە ناو نێڕۆترانسمیتەرەکانی مێشکیاتی. بۆیە ئەبێت تۆ دەقیق ئیش لە ناو مێشکی مناڵەکە بکەیەوە بە دیاریکراوی لەسەر تەرکیزی مناڵەکە کار بکەی لەلایەن کەسانی پسپۆڕەوانێ، نەک زۆر بیجوڵێنی. بەڵام لە ناو کەوانەیەەکە هەموو کات جوڵە لە تەمەنی مناڵیە بۆ مناڵ پێویست و گرنگە. زۆر باشە. دکتۆر وەکو دوا پرسیاری من لە بەڕێزت باست کردوتت مێشکیان زۆر ئەمان لە ڕاستیە سەرقاڵ بکرێ. ئەمە بە چ شێوەیەکە؟ بۆ نمونە هەندێک یاری مێشکیمان هەیە، ئەمەیە بۆ نمونە ئایا هەندێک تەمرینی تایبەتە کە خودی بۆ ئەو کەسانی دەرووناسی لانێ کلینیکی بن لەو بوارەیە ڕاهێنانیان پێکەن ئەبێ ئەوان بکەن چییە بۆ ئەوەی کە دایک و باوکیش بزانە یا مامۆستا ئەبێ چی بکە؟ سەحرخانەها بە نمونەیەک ئەی شوبهێنم بۆی لای بیسەران ڕوون بێ. مەسەلەن ماسوولکەی گەنجێکی کوڕ ماسوولکەیەکی بەهێزی نییە، زۆری نییە. بۆ نمونە توانێت 20 کیلۆ هەڵگرێ. ئەینێرین بۆ وەرک ئاوت بۆ یاری ئاسن 3 مانگ 4 مانگ فتنسەکە لە قاعەیە قەبارەی ماسوولکەکەی کە ئێمە سەیریەکەین گەورەتر بۆ بە بەراورد بە پێشوو و کاتێک ئەمانەوێ وەزن هەڵگرێ 20ەکە بە 30 و بە 40 دەتوانێت 40 کیلۆ هەڵگرێ. یعنی چی؟ بە تەمرین کە ئەو ماسوولکەیە گەورە کرا ئێستا توانای زیاتر هەڵگرتنی هەیە. دقیق ئەگەر ئەمە لەسەر مێشک تەطبیق بکەین، مناڵی ADHD ناتوانێت بۆ ماوەیەکی زۆر تەرکیزکە و بمێنێتەوە لەسەر بارێک بۆ ماوەیەکی زۆر. مەسەلەن ئێمە ڕاهێنانی ئای کۆنتاکت بە مناڵەکەکەین، ئەو ئەتوانێت ئەی قیاسیەکەین، مەسە ئەتوانێت 4 سانیە چاو بێڵێتەوە لەسەر شتێک بەگشتی. باشە ئێمە این تەمرینی ئەو تەمرینانە و ڕاهێنانانە هەڵەبژێرین بۆ مناڵەکە کە بوا لە مناڵەکە ئەکا چاو زیاتر بێڵێتەوانێت لەسەر با بڵین ئەو شتەکان مەسەن یاریە هەر شتێک کە تۆی خێتە بەردەستی بە بەردەوامی تۆ ڕاهێنانی پێکەی کە چاو زیاتر بێڵێتەوە. ئەو جۆرەی تەرکیز کە پەیوەندە بەوەی مانەوەی چاویان هەستی بیستن لەسەر بابەتێ بەهێزە بێ وەکو ماسوولکەکە. ئێست جاران کە 4 سانیە ئیتوانی ئێستا 14 سانیە دوایی
5 سانیە دوایی ئیتر بەپێی ئەمە کاتی مانەوەی چاو تەرکی زۆرە بێ لە دەرەنجامە مناڵەکە مێشکی مناڵەکە فێرە بێ ڕایە چکە بیرمان نەچێ مێشک ڕیکۆردێکە لە ڕابردوو تۆ چیتیا زەرعەکەی ئەوەت ئەیاتەوانێ تۆ کە ڕاتێنە چاو بێڵێتەوە فێری سەبر و ئارامگرتن زیاتر بوو لە دەرەنجامە ئەتوانێت تەرکی زیاتر بکە حتا بتوانێت تەرکی زیاتر بکە ئاستی ADHD بوون یان کێشەی ADHD بوونەکە کاڵە بێتەوە و ئەمەش زۆر بەڵین بە زۆریان لە سا هەشتا ئەتوانین بڵین زۆربەی جان لە ڕێگەی تەمرینی زەهنی و ڕاهێنانی زەهنی و لە هەندێک باری توندیشە دەرمان پێویستە دەداخل یەخوا دەست خۆش بێت دکتۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ زانیارەکانێ بە هیوای ئەوەی کەم گفتوگوێمان سوودی هەوپێ یەکەم شت بۆ دایک و باوکان و خێزان دووەم شت بۆ سیستەمی خوێندن و وەشی کێمە لێرە گفتوگۆمان کرد هەمووی بۆ پێنا ئەو منداڵانەمانە کە لە داهاتووە گرفتیان بۆ دروست نەبێ و بتوانین لە زووترین کاتە فریایان کەین و ئەو ڕاهێنان و کارانیان لەگەڵا بکەین کە بەڕێزت پێتوتین زۆر سپاس دەست خۆش سپاس بە بەڕێزی دەست خۆش